خی گەورە بینەرانی بەرنامەی ئارێزە سڵاوی خی گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتاندا دێنەوە لاتان. ئەڵلقەی ئەمجاری بەرنمەکە باز لە بابەتێکی گرنگ و خوڕەوشت و ئاکارێکی جوان باز دەکەین کە ئەویش ڕازگۆییە کە یەکێکە لە سیفاتە بەرز و پیرۆزەکان و یەکێکە لەو ئاکارانی کە هەم لە ڕووی دینیەوە واجبێکی شەرعیە پابند بین پێوەی هەم لە ڕووی خۆڕەوشت و لایانی کۆمەڵایەتیشەوە گرنگێکی تایبەتی هەیە بۆ تاگوە بۆ کۆمەلگا لە مامەڵەکردنمان لەگەڵ خۆمان لە بینی خۆمان و خی پەروەردگارە لەگەڵ کۆمەلگادا زۆر گرنگە تاکەکان ڕازگۆ بنەوە دوور بن لە درۆ. یەکێکە لە پێویستیەکانی ژیان لە کۆمەلگادا و تایبەتمەندی بەتاک دەبەخشێت کە هەر کاتێک پابند بێ بە ڕازگۆیەوە هەمووان متمانەی پێەکەن و ئەو کەسانەی کە دوورن لە ڕازگۆیەوە هیچ کەس ناتوانێت لەگەڵیانە با بڵێن مامەڵە بکات بە شێوەیەکی تەندروست. دیارە سەرەتای بەرنمەکە پێمان خۆشە بچینە لای ڕیپۆرتاجێک کە ئامادە کراوە دواتر دێنەوە لاتان بۆ تەواوکردنی بابەتەکە. بەڵێ ڕازگۆیی زۆر گرنگە یای بۆ ئینسانەکان ئەگە بکرێت هەمومان ڕازگۆی لەگەڵ یەکترا سەراحەتی هەیە بۆ کەسە بگەێنرێ. نەمانی ڕازگۆیی چی لە کۆمەلگا ئاکات؟ نەمانی ڕازگۆیی کۆمەلگا ڕوخێنێت بتمانە لای کەسەکان نایڵێت ئەگە کەسێ بۆ مەڵکەی ڕازگۆ نەبێ یاین لەگەڵ ڕازگۆ نەبوو بێت هەرگیز جایتر متمانی پێ ناکەم. ڕازگۆیی بنەمای ئاساسی هەموو مرۆڤێک ئەگەر ئینسان هاتە سەر زەوی لەسەر چی دروستە بێت لەسەر ڕازگۆیی لەسەر بنەمای ئینسان کە دروستە بێت لەسەر ڕازگۆیی هیچی نییە. ئەوە تێبینی ئەمڕۆ ڕۆژگاری ئەمڕۆی ئێمە لەسەر ڕازگۆیی ماوە نەخێر ببینە لەو بازاڕە چی ڕۆدا ڕۆژانە بە ئەنواع و ئەشکاڵ فەزاعەت لە وڵاتی ئێمە دروست بووە. کە نەتوانێت ڕازگۆ بێت لەگەڵ ما لێ ئەڕەنجم ئەڕوخێت پێمان تامان شیرازی هەموو کۆمەلگایەک تێکەچێت بەبێ ڕازگۆیی. ڕازگۆیی کواماوە جا بە قوربان هەرە وەڵڵا وەڵا فەوتین فەوتاوین فەوتاوی کوڕی فەوتاوین وەڵی جا توخواکی ڕازگۆ بوو کوا وڵی نامەوە چارەیم ناوی حەزەکەم هەن نەیبینم پێزانی مەجموع ڕەتفیع لەوەی کەوازی لێبێنی لا هەر یەکسەر وازم بۆی لە ناخی خۆیان خۆی بخواتەوە تاوە تاکە شتێکە بنەما بێت لە ناو ژیانە ڕاستگۆییە خۆی شتێکە بنەمای ژیان دروستکە شتێکە پێنەمای پێکەوە بوون دروستکە ڕاستگۆیە جا ئەکەر تۆ بەرامبەرەکە درۆیەکە لەگەڵا بکاسی قەنامێنێ کەسی قەنەماکەوایە ئەم هاوبەشیە جا ئەگەر هاوبەشی ژن و مێرد بێ هاوبەشی هاوڕێتی بێ هاوبەشی کەسایەتیەک بێ هاوبەشی هاوڵاتی و حکومت بێ هاوڵاتی و پەرلەمان بێ وەزارەت بە وەزارەت بێ وەزارەت بە حکومت بێ هەر لایەک بێ کە ئەم دروی لەگەڵ ئەوا کرد ئەم بنەما نامێنێ کەوای سیقە نامێنێ کەسی قەنەما واتە ژیانێک کە لێنێکی تا دروستە بێ شتەکان بەڕێڕەوی خۆیان ناڕوە شتێک زۆر گرنگ بێ شتێک زۆر گرنگ بێ لە ناو ژیانە بریتە لە ڕازگۆیی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر تاکیدی لەسەر دووڕووی کردوتەوە یعنی لەسەر خەش کردوتەوە لەسەر ڕازگۆیی کردوتەوە سەر بابەتانە کردوتەوە تاکە شتێک نییە کە ئێمە بڵین وەڵا بە وشەیە بە تعبیرێ بە شەخسێ بە بابەتێ نە شتێکی عامە. ڕازگۆیی بەلاتەوە گرنگە لە حیات لە ژیانتە بێگومان شتێکی سەرەکیە لە ژیانە بەپێی کەسەکانە گۆڕێت بەپێی کەسەکانە گۆڕێت بۆ نمونە کەسی یەکەمی بن ڕێزێکی جیاوازیان هەیە بێ بەپێی خۆیان ڕەفتاریان لەگەڵا بکەیت. ڕازگۆیی نەمێنێت چی لە کۆمەلگا دەمانەی کۆمەلگا چی لێدێ ئەگەر ڕازگۆیی نەمێنێ ژیانی شتێکەچێت ژیان مانایەکی وهای نامێنێت. تا چەند ڕازگۆیی بەلاتەوە گرنگە لە ژیانتە؟ وەڵام مهمترین ئەوەیە ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکە. ئەگەر پێت وایە ئەگەر ڕازگۆیی نەمێنێت چی لە کۆمەلگا دێ؟ وەڵا هەموو تێکەچە هیچ نامێنێ بەسەرێک و ئەگەر کەسی لە حیاتە ڕازگۆ نەبێ لەگەڵ تاگەیەک بۆ دەکەوت ئەو کەسە ڕازگۆ نییە پێویست ناکە بە حیاتی قسەی لەگەڵا بکەیت. ینی ئەگەر ئینسان بتوانێت ڕازگۆ بێ لەگەڵ یەکتریا بەڕاستی ینی گرەوی ژیانی بردوێتەوە ینی لە ناو ژیانە نادۆڕێ چی حکوومەت بێت چه هاوڵاتی بێ بەرامبەر بە حکوومەت چه حکوومەت بێ بەرامبەر بە هاوڵاتی ئەگەر ڕاستانە ئەم مامەڵەیە پێکەوە بکەن بەڕاستی حکوومەتێکی سەرکەوت و هاوڵاتێکی سەرکەوت و ژیانێکی سەرکەوت و خێزانێکی سەرکەوت و تەنانەت لەناو خێزانیشە سەرێکی لەناو خێزانیش زۆر کاتە بنەمایە نییە ینی ڕوڕاستی لە نێوانیان نییە هاوڕێ بۆ هاوڕێ ڕاستی لەگەڵان نیە ینی قسەی تەواوی لەگەڵا ناکە بەڵام ئەگەر ڕوڕاست بێ بەڕاستی ئەگەر ڕوڕاستانە لەگەڵ یەکتر ڕەفتاری بکەن
ینی ژیانێکی باشتر ژیانێکی تەواو ژیانێکی تەندروست زۆر ڕێک و بێک دروستە بێت. ئەگەر ڕازگۆیی قسە بکەی دەرەنجامەکەی سۆرانی ڕۆژنامە نووس و کاکە نمونەیەکی بەسیتی بۆ بێنمەوە ئەمڕۆ واقعەیەک لە بازاڕە باس ئەکرێت لە کەناڵەکانە ئەوترێت کاتێ باسی مەعاشەکرێت، کاتێ باسی دادگاکان ئەکرێت، کاتێ باسی حەق و مافی مرۆڤ ئەکرێت. کام حەق کام دادگا باشە ئەمانە هەمووی لەسەر چی دروست بووە؟ ئەسڵ ئەساسەکەیان چییە؟ ڕازگۆیی نییە؟ ئەی کووە ئایا تۆ بتوێ ڕەتفعلت بەرامبەر بەمانە هەبێت هەر بۆ منە حکومەتەکەت وەرە ڕەتفعلی ڕازگۆیی بەرامبەری دەربڕە، وەرە ڕەتفعلی ڕازگۆیی بەرامبەر دەربڕە، بزانە چیت لێ دێ، بزانە چیت لێ دێ، چیت بەسەریەت. ئایا تۆ خۆت ئەزانیت؟ ئەمڕۆ من لە جێگەکە دانیشتم برادێک وتی وەڵاهی نازانم حەزەکەم هەنێ قسە هەیە بیکەم با لێرە دوو بە دوو دانیشین بیکە دم چییە؟ تی وەڵا باسی ئەمە کوردتم تانش بابەیە نەوەکو بێتن سەرێ نەوەکو وێرانێکە نەوەکو دینێک ئەمە لەسەر چی؟ لەسەر وشی ڕازگۆیی. ئایا تۆ وشی ڕازگۆیی بەکاربێنی چیت بەسەر دێ؟ کەوا بێتە ڕازگۆیی نەماوە لە وڵاتە نەخێ نەماوە. وەک بینیمان لە ڕێپارتاژەکەشە زۆر بەڕوونی باز لە گرنگی ڕازگۆیی و خراپی و ناشرینی و قێزەونی دیاردەی درۆکردن لە کۆمەلگادا دەکرێت. دیارە ڕازگۆیی واتە یەکبوونی زمان و دڵ و ئەوەیە کە ئینسان قسەیە بکات کە لەگەڵ واقع و با بڵێنەوەی لە بەردەمیاتی یەک بگرێتەوە و لەگەڵ یا بگونجێت. کۆمەلگا بە ڕازگۆیی بەرەو پێشە چێوە کۆمەلگایەکی تەندروست ناوزە دەکرێت و بەرەو لە لادان و بەرەو درۆ ڕۆشتن وا دەکات تاکەکان بەیەکە و مامەڵەیەکی ناتەندروست بکەن. پێت وایە ئەڤان خان ڕازگۆیی لەمانە زیاتر چی دەگرێتەوە تا چەندە گرنگی هەیە؟ بەڵێ دیارە مەبەستی بەڕێزت لە مەسلەی تعریفەکە ئەگەر ئاماژەیەکی زیاتر بە پێناسی ڕازگۆیی بدەین ئەویش ئەوەیە کە ڕازگۆیی وتنی قسەیەکە یان مەسەلە لێدوانێک یان شتێک کە لە ئینسانەوە دەربچێت ئیتر مەرجیژ نییە مەسەلە هەموو شتێک لێدوانێت چووکە یان لێدوان و قسەیەکە یا ئاکار و ڕەفتارێکە کە لەلایەن مرۆڤەوە دەرئەچێ کە طبعاً ئەو کردارە یاخود ئەو بڵین قسە و لێدوانە بوونی هەبێ. ئەمە ئەگەر موافق بوو لەگەڵ بوونی شتەکە و قسەی لێکرا بە کردار یاخود بە وتە دەربڕرا لە زمانەوە ئەو کاتە ئەکرێ پێی بوترێ ڕازگۆیی. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر بێت و بە پێچەوانێ ئەو یعنی شتێک بوونی نەبێ بەڵام بە ئاکار و بە ڕەفتار وا پیشان بدەی کە بوونی هەیە یان بە پێچەوانەکەی بەڵێ لە ئاکارن یاخود شاردنەوەی مەسەلە ڕاستیەکە ئیتر ئەو ڕاستیە لە ناخی خۆی بێ یاخود لە دەوروبەری بێ یاخود لە کۆمەلگا بێ یاخود لە دار و دەستە و دام و دەستگایەکە ئەگەر مەسەلە کەسێک لە دام و دەستگایەکە هیچکە شاردنەوەی ئەم شتانە کە جاری وا هەیە ئەمەش هەر ئەبێتە ئەوەی کە ئەچێتە بابی ئەوەی کە ئێمە ئەکرێت ئاماژە بە دوو مستەلاح بدەین بە دوو زاراوە بدەین. ڕازگۆیی بەڕاستی وەکو چڵی پێچەوانەکەی بریتە لە درۆکردن بۆیە دووشتن هەر کاتێک ئەڵێ ئەگەر ئەمیان جێبەجێ نەکرێ پێچەوانەکەی ئەبێتە درۆ. بۆیە هەر کاتێک ئەم قسانە یعنی درۆ لە ناو لە تاکێکەوە دەرچوو ئەو کاتە یعنی گەلێک شتی چۆنەڵی نێگەتیڤ لە ئاساری خراپ لەسەر کۆمەلگا هەم لەسەر نەفسی خۆی هەم لەگەڵ خوای خۆشیا دروستەکە. چونکە ئێمە بیرمان نەچێ ڕازگۆیی یەکێکە لەو ئاکارە بەرزانەی کە لە ئیسلامدا یعنی شوێنێکی جێگا و شوێنێکی زۆر بڵندی بۆ دانراوە و لە هەمان کاتە خوای پەروەردگار یەکێکە لەو شتانەی کە فەرمانی پێکردو کە مرۆڤەکان ئەبێ ڕازگۆ بن و لە تەواوی ئەدیانەکانە و لە تەواوی هەموو ئەو هەموو ئومەتەکان کە ئیتر دینیان هەبێ یاخود دینیان نەبێ ئەبینی هەر هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە ڕازگۆیی یەکێکە لەو ئەخلاقە بەرزانەی کە مرۆڤ ئەتوانێ هەڵی بگرێ و بە پێچەوانەکەی درۆژ یەکێکە لەو خەسڵەتە خراپانەی کە مرۆڤ لە ئاکار و ڕەوشتیا ڕنگ بداتەوە.
بۆیە ئەبێ ئێمە بزانین ئێمە ئاماژەیەک بۆ بدەین کە بەڕاستی ئەوش ئەوەیە ڕازگۆیی یعنی وا ئەکات کە بەختە یعنی چۆن ئەتخاتە دائیرەی بەختەوەریەوە ئەتخاتە بازنەی بەختەوەریەوە بەڵام پێچەوانەکەی هەر کاتێک درۆ بەرقەرار بوو لە ئاکار و ڕەفتار و وتار و هەموو شتێکی مرۆڤدا ئەو کاتە ئەو هینە ئەو ئاکارە ئەو درۆکردنە ئەبێ ئەچێتە زڵنی ئەوەی کە هەمیشە دووبەرەکی و ناکۆکی و ناخۆشی و کێشمە و کێشە و گیر و گرفت لە ناو کۆمەلگا لە ناو خێزانە لە چکە ئێمە بیرمان نەچێ کۆمەلگا هین عەفو ببوورە درۆکردن کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر یەکەم ئینسان مرۆڤەکە خۆی نفسی خۆی و لە هەمان کاتە لەسەر کۆمەلگاکەی لە هەمان کاتیشە جگە لەسەر کۆمەلگاکە لە نفسی خۆی لە ناو خێزانیشە چکە زۆر جار کە خێزانەکانی ئێستا ئەبینین یەکێ لەو شتانی کە خێزانەکان لە کێشە خێزانەکان پێوەی گرفتارن بریتە لە درۆکردن لە نێوان مەسەلە ژن و مێردا خیانەتکردن و کوجارەکەی تر ئێمە باسی ئەومان کرد لە بەرنامەی پێشوودا وتمان ئەمانەت لەگەڵ صدقا لازم و مەلزومی یەکترین یعنی هەردووکیان پێداویستی یەکترین هەر کاتێ تۆ بەرامبەر بە لەگەڵ بەرامبەرەکە تا ڕازگۆ بووی معنای وایە ئەمانەتێکی گەورەت پاراستووە چونکە ئێمە یەکێ لەو صیفاتە ناشرینانەی کە کەسی منافق هەروکو پێغمەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی پێئەدا کە جێ ئەکرێتەوە بریتێ لە چی بریتێ لە نیفاق ئەو نیفاقەش بریتێ لە درۆکردن هەروکو چۆن ئەفەرمێ ئیذا وعد أخلف وإذا اؤتمن خان ئەمانە کەذەبە کە کاتێ قسە ئەکا یعنی تۆ سەیری کە هەم کە قسە ئەکا درۆکە هەم لە وعدەکەیە خلافەکە کەواتە ئەگەر ئێمە هەروکو لە بیدایەتا باسم کرد ئەویش ئەوەی وتمان جۆرەکانی ڕازگۆیی هەم لە وتە و کردارایە کە چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی پێدا ئەگەر کاتێک قساکە ئینسانی منافق و دووڕوو درۆکە و هەر کاتێک کە وعدەیە وعد چۆن کردارە تۆ چوون بۆ موعیدێکە بەڵێنێکت داوە بە کەسی یعنی ئەمە لەمە ئەوەش جێبەجێ هەر عینەن شتە بۆیە ئەبینیت لێرەیە گرفت لە بەردەم ئەوەدا دروستە بێ و ئەبێت ئێمە ئاگاداری ئەوە بین کە بەڕاستی بوونی درۆ یەکەم کەسێک کە زەرمەند بێ و زیانی بەربکە بریتێ لە خاوەنەکەی و دوجار دەوروبەرەکەی بینە سەرەوەی کە لە ڕووی ئاینی وەکو جەنابەت ئاماژەت پێ سەرجەم ئاینەکان داوای ڕازگۆییەکەن و هەموو کۆمەڵگەکان تاکید لەسەر ئەو ئاکارە دەکەنەوە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بە ورتر و دقیقتر خوای پەروەردگار بە دەقی شەرعی قورئان و یعنی هەر بە دەقی قورئان و بە دەقی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندەها شوێنە ئاماژە بە گرنگی ڕازگۆیی دەکات لە ئاەتێکە ئەفەرمێت یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقین ئەی ئەوانەی ڕازگۆن لەخوا بترسن یعنی لەخوا ترسانی بەستۆتەوە بەشی وەکونوا مع الصادقین لەگەڵ ڕازگۆیان مامەڵە بکەن کەواتە داوا کراوە لە تاکی موسڵمان مامەڵەیەکی ڕازگۆیانە لەگەڵ یەکتر بکە قسەکردن و هەڵسوکەوتکردن و تەعاملکردنی لەگەڵ کەسانی ڕازگۆ بێ و دۆخۆشی کەسێک بێ لە ڕازگۆیان ئاەتێکی کەی بخوای پەروەردگارە بە هەمان شێوە پلەی ڕازگۆ و پلەی پێغەمبەران لەگەڵ یەکا بازەکە پێغەمبەران گەورەترین با بڵێن و پیرۆزترین و بەڕێزترینی خەڵقی سەرزەوین خوای پەروەردگارە فەرمێ مع النبیین والصدیقین صدیقینە خاتە نزیکی پێغەمبەرانەوە لە پلە و پایە پێغەمبەران لە پلە هەرە بەرزەکەیان لە دوای ئەوان صدیقینی ڕازگۆیان هەر لە سەرەوەی کە جەنابەت ئاماژەت بەوەدا کە باس لە ئەمانەت تا جاری پێشتر باسی ئەمانەتمان کرد ئەم جارە باسی ڕازگۆییەکەین ئەم دوو صیفەتە بێکەون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جاری پێشتر ئاماژەم پێ یەکێ لە ئەو صیفەتانەی کە پێی ناسرا بوو پێش نوبوەتی الصادق الأمين بوو ڕازگۆ بوو ئەمانەتدار بوو کەواتە ئەمیندارێتی یان ئەمانەت و نەبوونی خیانەت لە تاکەوە ڕازگۆیی دوو صیفەتی لازمی یەکترن کە ئەبێ لە تاکی موسڵمانە ڕەنگ باتەوە بەیەکێک بێت لە سیماتە دیارەکانی خوای پەروەردگار لە چەندەها دقیقات گرنگی بە ئەوە ئەیات کە تاک ئەبێ ڕازگۆ بێ لەگەڵ خۆیانەوە لەگەڵ ئەوانەی دەوروبەریە خوای پەروەردگارە فەلەو صەدەقوا الله لەکانە خەیڕا لەهم ئەگەر ڕاست بوونا لەگەڵ خوای پەروەردگارە یعنی لە بەڵێنەکانیان بە خوای پەروەردگارە لە واجباتەکەی کە لەسەر شایانە وعدیان ناوە جێبەجێکردن کە تاکی موسڵمان کاتێک قال ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله یعنی التزامێک بۆ خۆی لە بینی خۆی و خوای پەروەردگارە دروستەکە کە من بەگوێی تۆ ئەکەم باوەڕم بە تۆ هەیە و بەگوێ دەکەم کاتێک بەگوێی ناکەمە بەشێکە لە درۆ یەکەم پلەی درۆ ئەم درۆیە کە بینی خۆی و خوای پەروەردگارێک کات کاتێک بەڵێن ئەدا دەڵێ من باوەڕم بەخوا هەیە و باوەڕم بە پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم بەڵام فەرمانەکانی خوای پەروەردگار جێبەجێ ناکە و ئەوانەی کە قەدەغەلێکراون
لێ ئەچێت سەریان ئەمە یەکێکە لە هەرە پلە بەرزەکانی درۆ کە تاک یەکەم جار خۆی تێیەکەوێت بە بەجێبەجێ نەکردنی فەرمانەکانی خوای پەروەردگار لە مامەڵەکردن تەنان لە دقەکانە ئاماژە بۆ مامەڵەکردنی لەگەڵ یەکترە بە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمی عەلەیکم بالصدق یعنی ئاگادار بن زۆر گرنگی بن بە ڕازگۆیی لەگەڵ یەکترە فإن الصدق يهدي إلى البر ڕازگۆی وا لێکا بەرەو هەرچی خوڕەوشتی چاکە بە بڕ یعنی هەرچی چاکە هەرچی خێر و بەرەکەتە بەهۆی ڕازگۆیەوە دەستەکەوێت وإن البر يهدي إلى الجنة بر و چاکەکردنیش و چاکە خوازی و چاکەکاری ئەدبا بۆ بەهەشت وإن الرجل ليصدق ويتحرى الصدق حتى يكتب عند الله صديقا یەکێک لە ئێوە ئەمە ڕەجولە یعنی هەر تاکێک بێ ڕازگۆ بێت خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە فەرمودەکە ئەمەشە بە ئەگەر بەردەوام بێ لەسەر ڕازگۆیەکەی درۆ نەکات بە دوایە بگەڕێ هەمیشە بە دوای ڕاستیا بگەڕێ هیچ کاتێ نزیکی درۆ نەکەوێت وای لێت یوکتەب عند الله صدیقا ئەچێتە ئەو پلەی نزیکی پێغەمبەرانەوە کە پلەی صدیقێتی لای خوای پەروەردگار بزیالەوە چێتە بەهشتەوە چێتە پلە بەرزەکانی بەهشتیشەوە کەواتە زۆر گرنگی دراوە بەوەی کە تاکی موسڵمان یەکێ لە صیفەتە گرنگەکان لە دوای ئیمان هێنان بەخوای پەروەردگار ئەوەیە کە ئینسان ڕازگۆ بێت ڕازگۆ بێ بەرامبەر بەخوای پەروەردگار و بە پێی فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کە ڕازگۆ بێ لەگەڵ دەوروبەرەکەیە و لەگەڵ ئەو بەڵێنانەیە کە ئیدا خات و قەدەم خەریەک شت هەیە من تعلیقێکم لەسەر قسەکەی بەڕێزت هەیە طبعا جگە لەوەی کە خوای پەروەردگار داوای لە مرۆڤەکان و مسلمانان کردووە کە ڕازگۆ بن لەگەڵ یەکتریا ڕازگۆ بن لەگەڵ خوانە لەگەڵ دەوروبەریانە لە هەمان کاتیشە ئەفەرمێ و کون و مع الصادقین ئێوە لەگەڵ کەسانێکا بن کە لەگەڵ جەمع و جەماعەتێکا بن کە ڕازگۆن بۆ چونکە ناکرێت تۆ هەمیشە هەر ڕازگۆ بی لەگەڵ بەرامبەرەکەتە و بەرامبەرەکە شەر درۆ لەگەڵ تۆ بکە یاخود بە پێچوانەوە ئاماژەت بە شتێکی تر کرد کە مەسەلە مرۆڤ یەکەم شت ئەوەیە یەکەم جۆری صدق ئەوەیە کە ئینسان ڕازگۆ بێ لەگەڵ خوا و پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئەویش چییە ئەویش یعنی ئەوەیە کە مرۆڤ هەڵ نەسێت بە شتێک درۆیەک ئیفتراک بەدەم خوای پەروەردگارەوە بکات یعنی چۆنەڵێ ئەبینین لەم ڕۆژگاری ئێستادا کەسانێکی زۆر هەن مەسەلە خۆیان کردوتە ینی شت هەڵەبەستن بەدەم خوا وەکو نوێنەرایەتی خوا بکەن وەکو وەکالەتێکیان بۆ یعنی ئەمانە ئەبێت بەڕاستی ئینسان لی دوور بکەوێتەوە و دوور بکەوێتەوە لەوەی کە هەتا لە ئاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێ لەو شتانە کە حرامە لەسەر ئینسانی مسلمان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک ئیفترا و درۆیەکی کرد بە ناوی منەوە قسەیەکی بڵاو کردە ئەو خوای پەروەردگارە فەرمێ مەقعد پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ مەقعدێکی لە ئاگرا بۆ دروست کراوە کەواتە هەر کەسێک بێت فەرمودەیەک بۆ منە بگێڕێتەوە ئەگەر نیەتیشی باش بێت جاری وا هەیە کەسێکە ئەوێ هین بکات وا بکات کە بەرامبەر قایلکە بە شتێکە لەوانەیە مەبەستی خێریش بێ بەڵام ڕێگەکەی نامەشروعە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر شتێ لە ئاکار و گفتار و ئەقوال و ئەفعالی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوە زیاتر تەجاوزکە و کەسانێک بەدەمیەوە قسە بکەن ئەوە یەکێکە لەو شتانەی کە ئەچێتە بابی ئەوەی کە دروی کردووە و حاڵەتێک هەیە ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئاماژەیەک لەوەی کە هەر کاتێک مرۆڤەکان بەردەوام دووبارە چۆن درۆکردنیان دووبارە کردەوە بەردەوام بوون لەسەر درۆ ئەوە یعنی وا ئەکات ئەم درۆیە و ئەکات چۆن ئەڵێ لە لای خوای پەروەردگار لە سەحیفە و لە لاپەڕێ ئەو کەسانە ئەنووسرێ و لەو کۆمەڵ و جەماعەتە ئەنووسرێ کە درۆزنن و لە ناو خەڵکیشا بە هەمان شێوە کەس باوەڕی پێ ناکە متمانەی خۆی لە دەست ئەدا لە ناو کۆمەلگادا چونکە ئێمە یعنی ئەوە بزانین کە کۆمەڵێک کۆڵەکەی بەهێز هەن کە کۆمەلگای لەسەر بنیاد ئەدرێ مەسەلە ئەو کۆڵەکە ئەخلاقیانەی کە کۆمەلگای لەسەر بنیان ئەنرەیەکێک لەوانە ڕازگۆییە کە بەهێزترین کۆڵەکەی ناو یعنی کۆڵەکەی بۆ کۆمەلگا کە کۆمەلگا ئەتوانێت زیاتر ئیستیقامەی خۆی بەردەوام کات چۆن زیاتر بەردەوام بێ لەسەر پێی خۆی کۆمەلگا هەر کاتێ ڕازگۆیی لە ناو تاکەکانی ناو کۆمەلگا کەم بۆەوە کەس متمانەی نەما بە کەس وای لێ هات کەس هەمووی درۆی کرد لەگەڵ یەکتریا وای لێ کێشە و گرفت ئەکەوێتە ناو ئەو کۆمەلگایە و ئەو کۆمەلگایە وردە وردە کۆڵەکەکانی ئەکەونە لەرزین و دوجار دوور ئەکەنەوە بۆیە بەڕاستی ڕازگۆیی
حاڵەتێکە یاخود بۆ مانای بڵین جوانترین و ڕازاوەترین مەدالیایە کە مرۆڤ لە کاتی ڕازگۆییدا ئەیا لە یەخەی خۆی. یعنی هەر کاتێک کە مرۆڤ ئەم کردەوە جوانەی لە خۆیان بەردەوام کەسێکی ڕازگۆ بوو لە هەموو شتەکانیدا ڕازگۆ بوو بەرامبەر بۆ بەرپرسیارەتی هەیەی چونکە ئێمە وتمان یەکێک لەو بەرپرسیارن جگە لە دوای خوا و پێغەمەری خوا بەڕاستی ڕازگۆیە لەگەڵ بەرپرسیارەتیە. هەروەکو چۆن لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە ئەیبینین زۆر جێی داخە یعنی هەمیشە کار بەدەست و دەسەڵات مەسەلە درۆ ئەکەن لەگەڵ میلەتە. خوای پەروەردگار خۆ ئەبینیت کە کاتی ئەمری کردووە بەوەی کە ئەبێت مەسەلە مرۆڤەکان ڕازگۆ بن لەگەڵ یەکترا خۆر بۆ تاکەتاکی ناو کۆمەلگان نییە بۆ دەسەڵاتدارەکانە بە سەرۆکی حکوومەتەوە بە وەزیرتەوە بە بەرپرسی دام و دەستگایەکتەوە هەتا بە بەرپرسی قەوارە و مەسەلە ڕێکخراوەکانەوە لە ناو کۆمەلگای ئێمەدا ئەمانە هەر کاتێک لەگەڵ میلەتی خۆیانە مەسەلە خراپ مامەڵەیان کرد نیان یعنی ڕاستیەکانیان شاردەوە و ڕاشکاو نەبوون لەگەڵ میلەتی خۆیانە وردەوردەوای لێ لە ڕاستە ڕێگەی چۆنەڵی ئەو ڕاستە ڕێگەی کە ئەبێتە هۆی ئەوەی کە هەم میلەت و هەم دەسەڵاتدار بەیەک بگەێنێ سیرەکەی لە ڕاستە ڕێ لا ئەدات و لە دوای ئەوەش توانای ڕوبەڕووبوونەوەی نییە چونکە ئینسان کە درۆی کرد هەمیشە کەسێکی چۆنەڵی هەمیشە لە دڵە ڕاوچێ و کەسێکی یعنی هین نییە دایمە لە ترس و لە خەوفە ئاژی بۆیە ئەگەر مەسەلە دەسەڵاتدارێک ئەگەر ڕێکخراوێک خاوەنی ڕێکخراوێک لەگەڵ دەوروبەرەکە ڕازگۆ بوو مەسەلە قەوارەیەکی سیاسی لەگەڵ دەوروبەرەکە ڕازگۆ بوو بە هەمان شێو ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی کە بتوانێت توانای ڕوبەڕووبوونەوەی هەبێ لە کاتی کێشەکانە بەڵام کە کاتی ڕاستیەکانە شارێتەوە بۆیە بینی بە بەسیترین شت یەکسەر ئەکەوێتە مەترسیە و لەرزەوە ئەو شتانەوە بۆی ئەمە ئەبێ زۆر ئاگامان لێبێ کە بەڕاستی ڕازگۆی یەکێکە لە بەردی بناغی یعنی چۆن ئەو کۆڵەکە ئەساسی کە کۆمەلگای لەسەردا ئەمەزرێ و لە هەمان کاتشا بۆ نەفسی ئینسانەکە یەک بەردی بناغەیەکە بۆ کەسایەتی ئینسان کە مرۆڤەکە کەسایەتێکی هاوسەنگی هەبێ یعنی نەشڵەژێ گۆڕانکارەکانی ژیان کاریگەری لەسەر دروست ناکە بۆ چونکە ئەزانێت کە ڕازگۆیە و هەرچی ڕاستیشە بێمنێتە لێوێ بۆیە ئەمە گەرنگترین شتەکە ئێمە ئاماژەی پێ یەکێکە لەو جۆرانی ڕازگۆیی زیاد لەوەی کە ئەوەی جەناب دامەژەت پێە دیارەمە باسی ڕازگۆییمان لە بینی خۆمان و خوای پەروەردگار و لە بینی خۆمان و ئەوانەی دەوروبەرمان کرد ئەگەر بڵێن ڕازگۆیی لە مامەڵەکردن لەگەڵ یەکترا کە بەداخەوە یەکێکە لەو حاڵەتانەی کە ئێستا خەڵک لە یەکتر ئەمین نینتیایە ئەوەیە کەس لە مامەڵەکانیان ڕاز نییە هەموو کات لەسەر بەسیترین لەسەر شتێکی زۆر سادە ئامادەی درۆکردن بین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر ئەمەش فەرمودەی هەیە کە ئەفەرمێت البەیعان بالخیار ما لم يتفرقا واتە دوو کەس کە مامەڵەیەکەکەن بەیەکەوە خەریکی بەیع و شیران فرۆشتن و کڕیارین مەجالی پەشیمانبوونەوە ئەمان هەیە تا بەیەکەون ما لم يتفرقا فإن صدقا وبينا ئەڵێ ئەگەر ڕازگۆ بوون لەگەڵ یەکە و هەموو شتێکیان بەڕوون و ڕاشکایی بە یەکتر وت واتە ئەم عیب و شتی ئیشەکەی خۆی بەود ئەم سعر و نرخەکەی بە ڕازگۆیی بەوی کەوت فەرمێ بوریکە لەهما فی بەیعهما بەرەکەت ئەکەوێتە ئەو مامەڵەیانەوانێ و ئین کەتەما وەکەذەبا وەگەر شاردیانەوانێ درۆیان کرد لە معاملەکەیانە و شتیان تیا شاردەوانێ ئەفەرمێ محقت بەرەکەت و بەیعهما بەرەکەت لەم مامەڵەیە هەڵگیرا بەداخەوە ئەمە یەکێکە لەو شتانەی کە لە ڕۆژگاری ئەمڕۆ سەیرەکەی بەرەکەت لەسەر باخ و باخات هەڵگیراوە بەرەکەت لەسەر معاملە و فرۆشتن و کڕیاریەکان هەڵگیراوە هۆکاری یەکەمی ئەوەیە ڕازگۆنین لەم جۆرە کەم کەس هەیە لە ڕۆژی ئەمڕۆ ئامادە بێت لە مامەڵەکەی بڵێ ئەم شتەی من ئەم عیبێتیە پێدەفرۆشم ئەم نوقسانیتی هەر شتە چاکەکانی باسەکە کە ئەمە یەکێکی لە جۆرەکانی درۆکردن کە ئەو تاکە جارێک درۆ لەگەڵ خۆیان ئاکا جارێک درۆ لەگەڵ بەرامبەرەکەی خۆی ئەزانێت کە ئەو شتەوانیە ئەیڵێت ئەوە درۆیەکی کرد لەگەڵ خۆی و درۆ لەگەڵ ئەو کەسەیەکە کە ئەم خەریکە مامەڵەی لەگەڵاکە ئەمەش باڵێن بەشێکی لە درۆکەی ئەمە وا ئەکات ئەم لەم سەروانە زەرێکی گەورەی مادیش لە خۆی ئەیە زیانێکی گەوری مادی لە خۆی یەکەم متمانە لە دەستدەیات ئەو کەسەی بەرامبەر جارێکە متمانەی پێ ناکە دووەم يعني بركات ل فرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دڵنیاین پێغەمبەری خوا لە خۆ قسە ناکات قسەکانی بەشێکی وحی خوای پەروەردگار و خوای پەروەردگار پێی ڕاگەیاندووە ئەفەرمێ بەرەکەت لەو مامەڵەیە نییە کە درۆی تیا بکرێ کە ڕازگۆ نەبیتیایە کە شتەکە بەڕاستی نەگەێنیت دیارە لێرە هاتی یعنی ناوبڕێک وەرەگرین لە بەرنامەکە و دواتر اینەوە بۆ تەواوکردنی بابەتەکەمان
سڵاوتان لێبێت دیارە دێنەوە لاتان بۆ تەواوکردنی بابەتەکەمان وەک باسم کرد ڕازگۆیی لە مامەڵەکردنەوە معاملەی ڕاستیان ڕاست لەگەڵ یەکترە هۆکارێکە بۆ دروستکردنی متمانە بەو مامەڵەیە وەوە کات تاکەکان بە شێوازێکی باش و بەبێ دڵە ڕاوکێ لەگەڵ یەکترا مامەڵە بکەن بەداخەوە کامە یەکێکە لەو سیفەتانەیە کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا کەسەکان لە بازاڕ ینی هیچ مامەڵێک جێی متمانە نەماوە بۆ ڕۆژگارە باز لەوە دەکرێت خەڵق پارەی ئەبرێ خەڵق سیقەی بە یەکتر دراوسە دوکان درا ئەوانی شەریکەکان هیچیان با بڵێن ئەم جۆرە متمانەی ڕازگۆییان بەیەکەوە نەماوە هەمیشە خەریکی درۆکردن لەگەڵ یەکدا بۆیە بینین بەرەکەتیش لەمە هەڵگیراوە لەو جۆرە مامەڵەکردنە و ئەمەش یەکێکێ لە نیشانەکانی ئەوەی کە گرنگی ڕازگۆیی لە ڕۆژگاری ئەمڕۆدا بۆ ئەم حاڵەتی کە ئێستا ئێمە تێپیاتی دەپەڕین. بەڵێ خاتو قەدەم خێر شتێک هەیە کە زۆر گرنگە لە ڕۆژگاری ئەمڕۆمان هەرکو جەنابەت باست کرد کێشە و مشکیلەکان ئەوە زۆرن یعنی جۆری درۆکان ئەوە زۆرن ینی بەڕاستی ڕۆژانە جاری وا هەیە لە جۆری درۆکانی شاشتی تازەتریش دادێت یەکێک لەو شتانە بەڕاستی کە لە گەورەترین تاوانەکانە شەهادەی یعنی چۆڵی شایەتیدان بە درۆ شایەتیدان بە درۆ کە ئەبینین بە تایبەتی لە مەحاکم و لە مەسەلە لە کاتب عەدلەکان و لەو جێگەیانی کە زیاتر پەیوەندیدارە بە مەحکەمە و بەو شتانەوە ئەبینیت جاری وا هەیە کەسەکە هەر ناناسێ مەسەلە بە تەکلیف پێڵێ بەشکم بێی مەسەلە شایەتیەکەم بۆ بدەی هێنێتە بەردەم مەحکەمە جاری وایە لە شایەتەکەشە هەموو قسەکان بە پێچوانەوە کە جاری وایە لە زەرەری بەرامبەرەکەش ئەشکێتەوە یاخود جاری وا هەیە مەسەلە جگە لە شایەتیدانەکە کە جۆرێکی تر هەر پەیوەندی بە شایەتیدانەکە چکە شایەتیدان چۆنەڵی یعنی ئەبێ شایەتی بێ بە شتێک کە تۆ عیلمت هەبێ پێی کەواتە ئەگەر بابەتێک عیلمت نەبوو چوویتە شایەتیدانەوە بۆی بەڕاستی ئەوەی ئەو کەسە لە سنف و لەو جۆرە کەسانەیە کە خوای پەروەردگار خۆی بەسەر و ئاسمان لەسەر و ئاسمانەکانەوە بڕیاری ئەوەی بۆ داوە کە لە درۆزنەکانە بۆیە ئەبێ ئینسان ئاگای لێوێ شتێک عیلمی نەبوو بە شایەتێک هیچ کاتێک خۆی لەو مۆزوعە نەدات وەکو یەکێکە هەتا پێغەمەری خوا صلی الله علیه وسلم لە گەورەترین تاوانەکانی لە گەورەترین تاوانەکان ئاماژەی بۆ داوە کەوەیە یەکێکی تر لەوانە مەسەلە سوێند خواردنە سوێند خواردن بە درۆ ئەمە زۆر تاوانێکی گەورەیە کە ئینسان هەستێ سوێن بە درۆ بخوا خوای گەورە پەنامان باوە بە شتێکی ئاسایی وەربگرێ چکە جاری وایە وەرگرتنەوەی حەقێک یان وەرنەگرتنەوەی چۆنڵی وەرگرتنەوەی حەقێک یان ڕێگرتیکردن لە حەقێک پەیوەندی بۆ سوێندەوە هەیە یعنی لە شەرعیشە لە قانونیشە یەمینی حاسم ئەوەیە کە کاتێ قەزەیەک کەسێک هیچ بەڵگەیەکی بەدەستەوە نییە لە ڕێگای سوێندەوە قەزێکی خۆی یەکلا ئەکاتەوە کێشەکەی خۆی یەکلا ئەکاتەوە بۆیە تاوانێکی زۆر گەورەیە وەکو ئەوەیە چۆنەڵی شوێنێکی لە ئاگەر پچڕی بێ بۆ خۆی کە هاتووە مەسەلە سوێنێکی درۆی خواردووە لەسەر کە بۆ تەمای ئەوەی ڕێگری لە حەقێ بکە کە کەسێک دەستی بکەوە کە حەقی ئەو کەسەیە بۆیە هەر کاتی ئەمەی کرد ئاگرێکی لە دۆزەخا بۆ خۆی پچڕیوە بۆیە ئەبێ ئەو کەسانەی کە سوێنە خۆن بەڕاستی ئاگاداری ئەو بن سوێن خواردنیش بە هەمان شێوەیەکێکە لە گوناهە گەورەکان کە بێت ئینسان زۆر ئاگادار بێت چونکە هەم زۆربەی زۆری هەم شریعەتی خوا هەم دادگاکانی ئەم ڕۆژ یاسابەرکارەکان ئاعتیمادێکی زۆرەکەنە سەر شایەدی بە بەڵگە کەواتە بەڵگەکە بێ عیلم هەبێ ئەگەر عیلم نەبوو کەواتە تۆ ئەو ئینسانە درۆی کردو و گوناهبارە و هەستاوە بۆی کە گوناهی گەورەی ئەنجاماوە یاخود جاری وا هەیە کە بەڵگە نەبوو شایەتی نەبوو بەڵگەی تر نەبوو ئەو کاتە بە سوێن خواردن ئەو حاڵەتە یەک لە ئاگرێتەوە و حاڵەتێکی تر ئەوەیە ئینسان هەواڵێکی خراپ بدە یعنی هەواڵێک کە لە ئەسڵاوانیە بە تایبەتی دەستگاکانی ڕاگەاندن جاری وا هەیە بە بەردەوامی هەواڵێکە دەن کە بەڕاستی ئەو هەواڵە بەو جۆرە نییە کە سیرەکەی ڕاگەاندنەکەی نی لێ پڕەکرێیان بە پێچەوانەوە یا جاری ینی بە شێوازێکی تر ڕاگەاندن پیشانی ئەدا یعنی گەورەکردنی قەزەکان بە شێوازێکی گەورەتر لە واقعەکەی خۆی ئەوەش یەکێکە لەوەی کە ئەو دام و دەستگایە تەواوی دام و دەستگاکان و لەسەر و هەمویانەوە بەرپرسی دەستگاکەتیە تاوانبارە بێ و ئەچێتە ئەو بابەی
کە درۆ لەگەڵ میلەتەکەی خۆی دابکە و حاڵەتێکی تر لەوانە مەسەلە کە ئێمە ئەڵێن پێچەوانەی واقعەکە و هەواڵەکە تەعاملکە هەندێک کەس هەیە مەسەلە کاتی خۆی بەس بۆ ئەوی بەرێتە سەر فەڕاغەکانی پڕکاتەوە یەک دەست ئەکا بە مەسەلە بە درۆکردن و بە کۆمەڵێ شت جاری شتە گێڕێتەوە بەس بۆی دەوروبەرەکەی پێ بکەنن یعنی ئەمە ئاگادار بین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی هەتا لە کاتی جەنگیشە لەگەڵ دوژمەکانیشیا درۆی نەکردووە يعني أبيد أما زور أقداري أو بين يعني تو حتى لصعبتكانيا بيغمري خاص خاصة أو صعبتاني كدوا درويتي أنا خوين راوته بونونا يجيك صحابي كان يداوي والله خيكي ليك في برابو جهاد الإما هين مانية بستن أجر بتشك حشتر مانية بتشك حشتريك تيمية برو ببلغ الخوتا إيش يعني منو يعني شلون وادر يبركها يعني شلون بتشك حشتريك بس يعني شارشتي جورتري لبيغمري خواك صلى الله عليه وسلم إيش لو ما بيلا إخو قابلة همو حشتري بس كي حشترنيها يعني أما يعني بيغمري خواك صلى الله عليه وسلم حتى خوي باراستو اگر صعبتێکی شی کرد بێ صعبتێکی ڕاستەقینە بۆ نەکرد بۆ ئەوەی کە خەڵکی هێنکە بۆیە زۆر گوناهبارن ئەو کەسانەی و هەڵەیەکی گەورەیە جاری وای ئەم کاتانە بەسەربەری بۆ پێکەنین بۆ ئەوی دڵی کۆمەڵی خەڵک خۆشکەی بەدرۆ ئەمەش بە هیچ شێوەیەک دروست نییە بەداخەوە هەر لە ڕاگەیاندنەکانە حەزەکەم یەکشتی بیر بێنمەوە سەر ڕاگەیاندنەکان بۆ زیادکردنی جەماوەری خۆیان سایتێکە یاخود با بڵێن بەرنامەیەکە هەواڵێکی درۆ یان دوور لە ڕاستی کە هیچ بنەمایەکی ڕاستی تیانە ئێڵێ پێی وایە ئەمە بەس بۆ ئەوەی کە با بڵێن تەماشاکەر بۆ خۆی پاکە ئەم درۆکردنە شتێکی ئاساییە کەمە بەڕاستی لەگەڵ عرفی ئیلامیشاوە لەگەڵ با بڵێن متمانەی بەرنامەکانیش و متمانەی کەناڵەکە متمانەی نامێنێ نەخێر ئێستا یعنی متابعم کردو کۆمەڵ ستایت و هین کە موقعیەتی خۆیان و شوێنی خۆیان کردوەوە لە دڵی خەڵقا هەر بەکردنی وتنی چەند قسەیە کە بنەمای ڕاستی نیە چونکە ئاەتێکی قورئانە باسیەکە إن جاءكم فاسق بنبأ فتبينوا باس لەوە کە ئەگەر قسەیەک گوترا مەرج نییە یەکسەر تۆ دووبارێکیتەوە بێ تبينوا يعني ڕوونکردنەوەی لەسەر بێ بزانین بە تەئکید ئەم قسە ڕاستە جا دووبارێکیتەوە وتنەوەی درۆ هەر خۆی درۆیە یعنی من هەواڵێکی یەکێکی کە بگەڕمەوانێ کە دڵنیا نەبم لە ڕاستی قسەکەی منیش درۆکەم لەگەڵ ئەوە بەشدارە بم لە درۆکەی کەمەیەکی کێ لە درانی کە بەداخەوە لەم ڕۆیە زۆر بۆ بەباو درۆیەکی کەم بیرکەوتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە باسی پەروەردەی مناڵیش پێم وابێ ئاماژەمان پێدا کە کاتێک دایکێک بانگی مناڵەکەیەکە کە شتێکی بداتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر نەدایەوە درۆ لەگەڵ کردووە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر گرنگی بەوەیەوە کە لە مامەڵەکردن لەگەڵ مناڵیش ڕایان بێنین لەسەر ڕازگۆیی و هیچ کاتێ شتێکیان پێ نەڵێن کە جێبەجێی ناکەین لەمەیە وعدی شتێک بێ جێبەجێیکی و درۆی لەگەڵ نەکەین نەڵێ ئەو شتە وایە و دوای وانە بێت چونکە ئەمە لە مێشکی ئەم مناڵە ڕاهێنانە لەسەر درۆ لە کۆمەڵگە پێشکەوتوەکانیش ئەمڕۆ باز لەوە دەکرێت کە مناڵ هەر لە سەرەتای پەروەردەکردنیوانێ ئەبێ لەسەر ڕاستی ڕایبێنی و نابێت بە هیچ شێوەیەک تەنانەت دەگەر هەڵی زۆر گەورەیشی کرد نابێت وای لێ بکەی کە درۆ بکا بۆی کە باڵێن هەڵەوکەم و کوڕەکەی وەشارێ بەعکسەوە بێ لی گەڕی ڕاستیەکە بڵەوە هەڵەوکەم و کوڕەکەی خۆی بۆ دەرکەوێت نابێت بە سزادان چونکە یەکێکە لە هۆکارەکانی درۆکردن و دووربوون لە ڕاستی لە ڕۆژگاری ئەمڕۆدا ئەو کەسە ترس لەوەی کە لە دەستدانی قازانجێک یاخود دەستخستنی دەستکەوتێک بۆ خۆی دی ئەم درۆی ئەکات واز لە ڕاستیێنێت بە هەمان شێوە مناڵێک بۆ دەستخستنی کۆمەڵە دەستکەوت بۆ خۆی دێ درۆیەکەکە یان بۆ خۆلادان لە سزایەک دێ ئەم درۆی ئەکات پێویستە ئاگاداری ئەو بین کەس وا لێ نەکەین بە زۆر من قەناعەتم وایە ئەوەی دادگاش کە جەنابەت باسی کرد دادگا خۆی وا خەڵق ناچارەکە کە پەنابەرم بۆ شایەدێکی ئاواهی من باسی مثلا لە عقدی زەواجە یعنی هەر دوو کەسێک لەو سەرجادێ تووشێ بێڵە وەرە شاهید بێ لەسەر عقدەکە ئەو خاتو قەدەم خلێساوە نەما هەر دادگا بەبێ شایەت محکەمە و شاهد دانرێ بەڵێ ئەم دوو کەسە هەر ناژناسێم دێ ئاگاشی لێنی ئاخۆ عقدی زەواجە چییە بەس هەر شایەتی زوو پێشتر وا بوو کە هەڵەیەکی گەورە بوو کە مەسەلە خەڵکێکی بەبێ ئەوەی ئاگاداری هیچ قەزەیە بێ ئەهاتە ناو مۆزوع چکە تۆ جاری وایە کە پێشتر ئەو کردەوەی کراوە کە ئێستا شوێنی وەنی هەر باسیشی بکەنە بەڵام ئەو حاڵەتە تۆ شاید بۆ ئەوەی کە سبینێ ئەگەر بەڵگەیەک نەبوو بۆ ئەوەی کە ئەمە ژین بۆ عقدەکە مەسەلە شاهدەکانیانی ئەی سەلمێنێ کەواتە نابێ وا بکرێت کە یعنی ڕازگۆیی لە دەست بدرێ و درۆ بێ بە شتێکی ئاسایی بە هەر هۆکارێ بە لە ترسی سزا بێت یاخود لە باڵێن لە دەرەنجامی قەدەم خێر ئەوەش یعنی تەنها پاڵ نەرێک کە زۆر بەهێز بێ
لەوەی کە ئینسان پەنا بەرێتە بەر درۆ ئەوەیە کە ئینسان ئەوێ جاری وا یەکەمین شت ئەوەیە کە لە پێناو بەرژەوەندێکی چۆنڵی شخصی خۆی بۆ بەدەستکەوتنی مەسەلە بەرژەوەندێکی دنیایی بۆ خۆی و قۆڕەخکردنەکەی بەستەنها بۆ خۆی جاری وایە پەنا ئەباتەوە جاری وایە بۆ شاردنەوەی ڕاستێتیەکە سەرەکە ئەم مرۆڤە خۆی خاوەنی کەم و کورتیە خۆی خاوەنی هەڵەوپەڵەیە یەت پەنا ئەباتە بەر درۆکردن بۆ شاردنەوەی هەڵەکانی خۆی بۆ شاردنەوەی کەم و کورتیەکانی خۆی یە لێرەیە لە پێش ئەوەی کە دەوروبەر هەڵخەڵەتێنێ پێشەوە خۆی هەڵخەڵەتانوە چکە ئەگەر ئینسانێ خۆی توانای شتێکی نەبێ یعنی بەنمونە بیهێنینەوە کەسێک بۆ نمونە کارێکی پێ ئەسپێریە هەموو کەسێک خۆی ناسی ئایا ئەو کارەی تا چەنێ پێ ئەکرێ بۆی وتمان ئەو کارانە هەمووی ئەمانەتە لە ئەستۆی ئینسانە کاتێک تۆ ئەزانی لە تواناتانیە بەڵام ئەڵێ من وا بەتوانام و من کارەکەم وا مهمە و ئیشەکەم وە ئیتر طبعاً بەرنامەی پێشوو زۆر باسی ئەومان کرد کە مەسەلە هەموو ستافەکانی کۆمەڵگا ئەکەونە بەر ئەو حاڵەتەوە بە تایبەتی لە مەسائلە تیجاریەکە و ئەو کەسە لە توانایانی ئەڵێ لێزانم بەزیێت کە کاتێک کارەکەت بۆ ئەنجامە هیچی لێ نازانێ کەواتە ئەم کەسە کەوتۆتە درۆکردنەوە بۆیە ئەبێت یعنی ئەوە یەکێکە لەو پاڵنەرانێ بۆ دەستخستنی بەرژەوەندێکی مادی و دنیایی یەت پەنا ئەباتە بەردرۆکردن و یاخود بۆ شاردنەوەی کەم و کورتیەکانی خۆی و لە هەمان کاتا هەڵخەڵەتاندنی دەوروبەر یە پەنا باتە بەر ئەوە من یەک ئاماژەی تر بە جۆرێکی تر لە درۆخات و قەدەم خێر بکەم مەسەلەی کە ئەمە زیاتر بەشی ئەم بەشەی زیاتر لایەنە شەرعیەکەی ئەگرێتەوە ئەویش بە حاڵەتی خەوبینینە یعنی خەڵکانێک هەن مەسەلە ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بن گێڕهەتا پێغەمەری خوا صلی الله علیه وسلم جگە لەوەی کە لە دنیادا واقعەیەک ڕوئەدا ئەفەرمێ ئێوە ڕازگۆ بن بەرامبەری لە هەمان کاتیشە ئەمریشت پێکا لە کاتی خەوبینینە ئەبێ ڕازگۆبی نابێ بە پێچەوانەوە مەسەل تۆ خەویەکەت نبینیەوەی بە پێچوانەوەی گەرتەوە خۆتی پێگەبراکەی یاخود مەسەل ئەتوێت دڵی بەرامبەرەکەت خۆشکەی ئەتەوێ هەر مەبەستێکت هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە بۆ عەزابدانی ئەو کەسانە خوای پەروەردگار ئەفەرمێ شتێکی داناویش ئەڵێ دوو دەنکە جوێ ئەفەرمێ فەرموو ئەم دوو دەنکە جوۆیەم بۆ گرێ بدە ئەگەر توانی گرێ بدێ خوای پەروەردگار بەوە عەزابیانەدا کە ئەگەر ئینسان خەوی بینی و بەڕاستی هینی نەکرد خەوی یعنی درۆی کرد و لە هەمان کاتە شوێنە لە ئاگر بۆ خۆی ئەبچڕێ بۆیە ئەبێ ئینسان ئاگادار بێ هەم لە واقعا کە ئێمە بە سەریحی ئەیبینین هەم لەو خەوانەی کە ئیبینین ئەبێ ئینسان ڕازگۆ بێ لەگەڵ دەوروبەرەکەیە ئەگەر بینە سەر کۆمەڵە بابەت کە باڵێن گرنگی و بابڵێن ئەوەی کە پلەبەرزی و گرنگی ڕازگۆیی مامەڵی ڕازگۆیانە لەگەڵ یەکتر کە ئینسان لە ڕازگۆییە لە بەرامبەر خۆی پەروەردگار و لە بەرامبەر کۆمەڵگادا چی دەست دەکەوێت ئەگەر بینە بینی خۆمان و خۆی پەروەردگار ڕازگۆیی تاک بەندایەتی خۆی پەروەردگاری پێ تازە ئەکاتەوە بینی و خۆی و خۆی پەروەردگاری پێ نزیگەکاتەوە بەوەی کە ئەو هەموو کاتێ نیەتێکی ڕاستی هەیە و هەموو کاتێ ئەو بەڵێنەی بەخۆی پەروەردگاریەوە جێبەجێکات ئینسان وا لێ ئەکات عاقبەتیشی بەرەو خێر بڕات ئەو کەسانی کە ڕازگۆن عاقبەت خێرن دائما بەرەو چاکە ئەڕۆن بەرەو با لەم کاتەش قازانجەکەی دەست نەکەوێت دڵنیە بە لە داهاتووە قازانجە هەرە گەورەکەی دەسەکەوێت کە یەکەمیان ڕازێکردنی خۆی پەروەردگارە دووەم وەکو باست کرد ئەو کەسایەتیە گرنگەیە کە بۆ خۆی دروست دەکات کە بە کەسێکی ڕازگۆ ناوزە دەکرێت ئەوەی کە باسم کرد لە ئاەتەکەیە خۆی پەروەردگار وعدی ئەوەدا ئەو کەسانی کە ڕازگۆن ئەفەرمێ پلان زۆر بەرزە لە ئاسمانەکانە لە لای پێغەمبەرانە حسابیان بۆ کرێت لە باشتا لە لای خۆی پەروەردگارە لە نزیکی پێغەمبەرانەوەن کە ئەمەش بەڕاستی زۆر زۆر گرنگە بە هەمان شێوە باسم لە سوودێکیکەی ڕازگۆیی کرد هەر لە معاملەکردنە کە لە فەرمودەکەی ئاماژەی پێەیە ڕازگۆیی وە ئەکات مامەڵەکانمان بارەکەتدار بێت بەرەکەتی لێ هەڵنەگیرێت کە بەڕاستی جاری وایە پارەکە خۆی گرنگ نییە بەرەکەتەکەی تاچەنە ینی تاچەنە تۆ سوودی لێ ئەبینی گرنگە ئەو کەسە دڵنیا بێت هەرچەندە لە ڕووی زاهیرەوە لە ئەنجامی ڕازگۆیەکەی لەوانە زەرەری کرد بێت لەوانەیە بەپی پێویست قازانجی نەکردبێت و هاوڕێکانی هاوپیشەکانی بەڵام دڵنیا بێ بەرەکەتی خۆی پەروەردگار لەگەڵ ڕازگۆییە ئەوە خۆی پەروەردگارە بەڵێنیاوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەکەی ئاماژەی پێکا کە ئەو کەسانەی کڕیار و مامەڵەکارن تا ڕازگۆ بن بە یەکەوانێ مامەڵەکەیان بەرەکەتدارترە و خێر و قازانج و سوودی دنیاییشیان زیاترە ڕاستە خات و قەدەم خێریەکی
تر لەو بەرهەمانەی کە باست کرد لە نەتیجە و ئەو ئاسارە چاکانەی کە ئەکرێتەوە لە ئەنجامی ڕازگۆیی ئەوەیە کە دایمەن ئینسانە ڕازگۆکان لە ناو کۆمەلگادا خۆشەویستن. يعني هەروەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يعني پێش ئەوەی ببێتە پێغەمبەر چونکە سەرجەم پێغەمبەران يعني چۆن لە ئەولەویەتی پێغەمبەرانە ڕازگۆیی بووە. دەیان ئاەتە خوای پەروەردگار ئاماژە بەوە ئەدا کە مەسەلە خوای پەروەردگار ئیبراهیمی ناردووە صدیقە نەبیە، ئیدریسی ناردووە صدیقە نەبیە، یعنی خوای پەروەردگاری یعنی زۆربەی زۆری پێغەمبەران هەمووی ئاماژان بەوە ئەکات کە ئەمانە نێرااوێکی خوا بوون، پێغەمبەرێکی خوا بوون، ڕازگۆ بوون. حەزرەتی یوسف پێشەوەی ببێتە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام یعنی هەر کەسێکی ڕازگۆ بووە، هەر لە مناڵە بە ڕازگۆیی هاتووە، یعنی هیچ شتێکی نەکردو، یعنی ئامادە بووە بچێتە سجنەوە بەدەر لە پێناو ڕازگۆیی و هێنی خۆیان. بۆیە ئەبینیت ئەمە شتێکە کە زۆر جار ئەم حاڵەتی ڕازگۆیە ئەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤەکان خۆشەویست بن لە لای یەکتری و متمانەی بەرامبەر بە یەکتری. و خاڵێکی تر لەوە ئەوەیە کە دائیمەن هەمیشە ڕازگۆیی بوو ئەبێتە هۆی ڕزگارکەری خاوەنەکەی لە هەموو ناڕەحەتی و کێشە و گیر و گرفت و هەر شتێک کە مەسەلە ماندووکەر بێ. بۆ کەسێک ڕازگۆیە کەسێک کە درۆئەکە، ئەگەر ئێمە بۆ مانای تر بڵێن کە درۆئەکە کاتێ یعنی هەمیشە لە دڵە ڕاوکی و قەلەقیایە خوای درۆکەی کەشف نەبێ. تێگەی خوا مەسەلا فڵان کەس نەزانێ، ئەگەر ئەمە بزانێت تر بینمان نامێنێ. یعنی ئەم حاڵەتی درۆکردنە، ئەم حاڵەتە دڵە ڕاوکیە جگە لەوەی کە کاریگەری خراپی هەیە لە کاریگەری تەندروستیشی لەسەر مرۆڤەکە دروستەکە. یعنی هەمیشە بەم قەلەقیەوە مێنێتەوە تووشی ناڕەحەتی زۆر ئەبێ. بۆیە ئەبێت ئینسان یعنی دوورکەوێتەوە لە درۆ و بەڕاستی ڕازگۆیی یەکێکە لەو شتە ڕزگارکەرانی کە مرۆڤ لە هەموو دەرد و بەڵایەکی دین و دنیا بە دوورەکات و وای لێکات ئەیکاتە کەسێکی بەهێز لە ناو کۆمەڵگادا. خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە ئەگەر ئاماژەی پێ بدەین لە ژیانی پێغەمبەرانە عەلەیهی سەڵات وەسەلام، یعنی یەکێک بووە لەو شتانەی کە پێغەمبەران هەمیشە بە ڕازگۆیی لە ناو کۆمەڵگادا ناسراون. بەڵێ باسی ئەگەر بێتە سەر باسیەوەی زۆر زۆر بە گرنگی لە قورئانیشا و لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژە بە پاداشتی ڕازگۆیی کراوە. یعنی دائیمەن ئەو تاکە بە ظاهیر ئاوا کە سەیرێکی وا هەستەکات زەرەرێکی کردووە، وا هەستەکە مەسلحەتێکی دەست نەکەوتووە، قازانجێکی دەست نەکەوتووە، زیانێکی لەکەوتووە، بەڵام لە ئەسڵا ئەمە ئەو پەڕی قازانجە جگەلەوەی لە کەسایەتی و لە پلە بەرزی خۆیان دەست خۆی خستووە، خۆی متمانەیەکی بۆ خۆی دروست کردووە، جگە لەمەش پاداشتی لای خوای پەروەردگار بۆ ڕازگۆکان زۆر زۆر گەورەیە. و ئەو کەسە لای خوای پەروەردگار پێی پلەی بەرزەوێتەوە باشتی دەستخۆیخە بە پێچەوانەوە درۆکردن زیاد لەوەی کە متمانەی پێرە دەزا، زیاد لەوەی کە با بڵێن هیچ کاتێک جێی بۆ خۆی بۆ ناکرێتەوانێ و هەمیشە کەسێکی با بڵێن چۆن لای خەڵقی بێتاقەت و ناڕەحەتە و لە ڕووی دەرونیشەوە خۆشی باسیەوەت کرد کە ئەو حاڵەتە قەلەقی و دڵڕاوکیەی خۆی تووشی خۆی کردووە. بێمنەت نییە، کەسی ڕازگۆ بێمنەتە چی پێڵەن چی پێگەن، چونکە ئەزانێ خۆی ڕاستی کردووە لەگەڵ خۆیان ڕاست بۆ لەگەڵ دەوروبەرەکەشیان ڕاست بووە. بۆیە پاداشتە دنیاییەکەی و پاداشتە قیامەتیەکەشی زۆر بەرزە و زۆر هەوانەوە حەسانەوەی. خاتو قەدەم هەر من یعنی کە باس لە ئەوە کەم کە یعنی یەکێ لە سیفەتەکانی پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام کە ڕازگۆیی بووە ئەوەیە کە ئێمە دیقەت بین، یعنی یەکێ لەو شتانەی کە ڕازگۆیان دەستیانەکەیە مەنزیلەتەکەیە، ئەو جێگە و مەکان و پلە و پایە و پێگەیەیە کە مەسەلە کەسی ڕازگۆ پێگە. بۆ خوای پەروەردگار لە ئاەتەکە ئەفەرمێ مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء، يعني حتى منزلتي لپێش شوهداوەشەوە، پایەکەشی لە پێش شەهیدەکانەوە داناوە. يعني لە دوای پێغەمبەرانەوە ئەگەر ئینسانێک یعنی ئەکەوێتە بەر ئەو سنفەی کە خوای پەروەردگار لە دوای پێغەمبەرانەوە لەگەڵ پیاوچاکان و شەهیدەکانە حەشرێکە، کەواتە ئەمە یەکێکە فەوزێکە چۆن سەرکەوتنێکە کە بەس تەنها ڕازگۆیەکان پێگەن. و لە هەمان کاتە یعنی ئەم ڕازگۆیە ئەبێتە هۆی ئەوەی کە ئینسان سەرکەوتوو بێ بەرەو ئەو شتەی کە لە ئاخرەتا دەستێکەوێ، ئەو شتێک کە لە وەک وتمان
کۆمەڵێک پاداش لە دنیادا کە کۆمەڵێکیان جەنابەت باست کرد یەکێک لەوانە لە دنیا مەسەلە متمانەی لە ناو خەڵکا بۆ دروستە بێ ئەمە گەورەترین شتە خەڵکی کاری پێ ئەسپێرێ تێگەی یعنی هەمیشە کەسێکە بێ خۆشەویستە بێ وەکو باسمان کردوتمان یەکێ لەو شتانێک کە بەرهەمی ڕازگۆیە خۆشەویستە بێ لە ناو خەڵکە بۆی لە دنیادا بەرهەمی چاک ئەچنێتەوە لە ئەنجامی ئەوەی کە ڕازگۆ بووە جگە لەوەی کە لە قیامەت و لە ئاخرەتیشا ئەگەر ئێمە ئاماژەی پێبین لە ڕێزی پێغەمبەران و شەیدەکان بەڕاستی حەشرەکرێ و یەکێکیشە لەو ئەسبابانەی کە ئەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤ بەهەشتی پێدەستگیرکە یعنی ئینسان ئەگەر ڕازگۆ بێ ئەگەر زمانی چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ من زەمانەتی بەهەشتان بۆ ئەکەم ئەگەر بێت و ئێوە زەمانەتی مەسەلە ئەوەی کە لە بینی دوو لێوەکەتانە ئەگەر ئێوە مەسەلە ڕازگۆ بن لە ئەقوال و وینەکانتانە بۆیە بەمە ئەوە تا خوای پەروەردگار خۆی مژدە ئەیا بە کەسانی ڕازگۆ ئەفەرمێ هذا يوم ينفع الصادقين بصدقهم صادقين بصدقهم تێگەی خوای پەروەردگار خۆی فەرمێ پاداشتی ڕازگۆکانە داتەوە بەهۆی ڕازگۆیەتیەکانەوە کە لە دنیادا بەچی ئەفەرمێ لەهم جەنات تەجری من تحتها الأنهار خالدین فيها ئەبەدا بەڵێ خوای پەروەردگار زۆر بە وازەحی پێتەڵێ ئەڵێ پاداشتی تۆ بە بەندەکەی ئەڵێ پاداشتی تۆ چییە ئەوەیە کە بەهۆی ڕازگۆیەکە تۆ دەستەکەی بەهەشتی نەبڕاوەیە کە هەتایەتیامێنیتەوە بۆیە بەڕاستی ئەبێت مرۆڤەکان هەمیشە هەوڵ بدەن ئەم ئاکارە جوانە لە خۆیانە ئەکتساب بکەن و هەوڵ بدەن هەمیشە لە کردار و لە ئەقوال و لە هەموو شتێکیانە ڕازگۆ بن هەم ڕازگۆ بن بە دڵ هەم ڕازگۆ بن بە زمان هەم ڕازگۆ بن بە کار و کردەوە ئەو هینانەی کە ئەیکەن تەمان ڕازگۆیش بەوە چییە ڕازگۆیش لە مەسەلە ئەوەیە کە بە دڵ تۆ یاخود بە دڵ و دەم و کردەوە ڕازگۆبی ئەوەیە کە ئەبێت مرۆڤ بەڕاستی هیچ کاتێک هەڵ نەسێ بە غەشکردن لە بەرامبەر غەشکردن و هەڵخەڵەتاندنی بەرامبەر یاخود هەڵی بخڵەتێنێ پێچەوانی ئەوەی کە مەسەلە هەیە مەسەلە چۆن باڵتنی شتێکی ترە ناوەڕۆکی شتێکی ترە بێ بە جۆرێکی تر خۆی نمایشکە جاری وا هەیە مەسەلە کەسێکی زۆر ڕقلێ بەڵام زۆر هینەکات کە سەرەکەی بە زۆری خۆشجاریوە بەرامبەر هەڵە خەڵەتێنێ یا مەسەلە بە زمانی کۆمەڵێ مستەڵەحاتوانە ئینسان تا ڕوو خۆش و ئەمانە بێ باشترە بەڵام ئینسانێکی ژغول و نەکالەوەی کە بەرەو ڕوو کۆمەڵە شتی باشت پێ بڵم بەڵام لە پشت لە پاشەم لە هەستم بە ئەنجامدانی هەڵە بەرامبەر بە تۆ بە غیبەتکردن بە بوختانت بە شکاندنی شخصیت و کەسایەتیت بینەرانی بەڕێز لێرە دادینە کۆتایی بەرنامەکەمان بۆ هیوای بابەتەکەمان وەکو پێویست ڕوون کردبێتەوە سوودمانگەیان بێت خواتان لەگەڵ سوپاس بۆ گوێگرتنتان.